ئەو کاتان باش دەمەوێت هەندێک لەو شتانە بەبییر هەموو خەڵک بێنمەوە هەم لە دەسەڵات پرۆژەی مەترسیداری هەیە کە نەکەر خیانەتی نیشتیمانی دەکرا هەرچی جوانیە لەنا ئەو کۆمەلگایە دەیکوژی یعنی هاڕیان نمونەیەکی بەسیط بینەوە من حەزم لە ئەو مەزموعە گۆرانی بێژە عەدنان بووە سەنا بووە هانی بووە بەنمونە کەسی نەهێشت لە بۆمان مەجبوریم بگەڕێنەوە سەگۆرانی ئینگلیزی ئەوە سویدی و فارسی و کوردی قەدیمەکان نایری هونەرمەندە چی نبینی لە شانۆکارێک لە ئەوە یعنی جەزبت بکە کتێبێک نبینی لە بۆی بڕۆی لەبەر ئەوی نووسەر و هونەرمەندەکان بە پارە دەکڕی ماشەڵڵا ئێمەش ئەوڕۆ لە سەردەمەچین سەردەمەی پرۆپوسیۆک و ئالاندینەوە باز دەگاتن کە سەردەم بەس سەردەمی ئەوانەوە دەسەڵاتیش بەس کەیفی مە مەخلوقی وەکو فارغ و ڕەفیقەکان هەمە سەعید حەسەنەکانە وەکو مەهاباد قەرەداغیەکانە هەرگیز بەڵام دەبدیتان مەهاباد قەرەداغی کومرد و عەزیز گەردیش کومرد دیتان ناوی عەبدولخاڵق مەعروف چەند بەرزە دیتان ناوی دڵشاد مەریوانی و قادر کابان چەند بەرزە بەڵام شڤان و مەسەلەن برایم تاتیسا سۆنن یەڵمازگۆنای کووە سەدان لەو نمونانە هەژار و هێمن فەرسی بەراوردیان بکەن بۆیە ژیان بە هەڵبێستەوە جوانە گیڤارا هەتا ئێستا بە نەمریە مارکس ئەتڕۆعی دکتۆرای هینا لە تەمەنی 24 ساڵی مناڵی لە برسا مرد بەس تا ئێستاش یەکێک لە فەیلسوفە هەرە ناودارەکانی ئابووری جیهانە ئەو تەسیرە گەورەی ئەو خێروبەرەکەتەی هەمومان لە ئەوروپا دەژین بەشەچی مارکسە ئەو دروشمانەی ئەوان ئەو کات بەرزیان کرد سە لە هەموو ئەوروپای بەرز بوویتەوە لە هەموو دنیای هجومی لۆ دەکرێتن دێنە ئێرە ئێستا بوار بدرێ لە شەرق و لە ئەفریقا و لە ئاسیا بە 100 ملیۆن کەس ڕوو لێرە دەکات لۆ ئەو یاسا ئەو داخوازیانە بوو کە مارکس و ئەنگلیس و هەموو ئەوانە داوایان کرد ئێستاکەوا جێبەجێ بووە نیپس ئەو شتراچە دیموقراتیەت ئەوە بووە هاوڕێیان دەیان نووسەری وەکو ئەرنست هەمەنگوای کە لە 36 چوو لەگە شۆڕژارەکان ڕاوەستا لە 8 دەرکە یەک دەرگا هەبوو لە دژی فرانکۆی وەرە ئەوە سەیری ئۆجەلان و ماندێلا و نەهرۆ بکە یعنی ئەوانە خۆ کاکە هەموو نووسەر و ئەدیب و کەسایەتی دیارن بە نەمری دەمینێنەوە گیڤارە تا ئێستا بە هەزاران تشێرتی هەیە گەنجی ئێرە لە گیر ئەوەی لە بەردەکاتن تا ئێستاش ڕەمزی گیڤارە بوون بەرزترین ڕەمزە لە ناو گەنج لەو ئەوروپاش هەمومان لە ئەوروپانە ناوی گیڤارە لێ بدەلۆ جوانیەکیان بەجێشت تۆ چ دەوێت ژیانت دەوێیان پارە و پول و خۆشگوزەرانی بێگومان ئەگەر ژیانت دەوێ خۆشی کاتیت دەوێ دەبێ مەهاباد قەرەداغی کە دەمری دوو کەس لە بۆت ناچی یا ئەگەر قوربانی دانیش دەوێت چ عەزیز گەردی هەموو شوێنێک یەک هەفتە بوو بە عەزیز گەردی هاوڕێیان وەکو گوتمان یعنی هێمن و هەژار زۆر نمونە بەڵام بێمە سەر ئەوەی نووسەری کورد قسەرێکە دەکە وەڵی ئەدێ بۆ هونەر ڕەبتی بە سیاست نییە تەوان ئاوا درۆیەکەین هەموو لۆ پارە دەستنا میدیاکانی وەکو ئاوا میدیا ڕوودا و کوردستان بیسار کەناڵی هەشت دەچن لە بۆ مەنسەب و پلە و پۆست بەڵام لۆ مووقف دەربڕن قەت کەسیان نابنە دیستۆفسکی بچن بەشدار بنە کوشتنی قەیسەر قەت نابنە تۆڵستۆ بچن مڵک و ماڵەکانیان تەوزیع بکەن قەت نابنە مارکس کە بچن بە نمونە لە برسا مناڵیان بمرێتن هەموو ئەو نووسەر و ئەدیبانەی ئەو ڕۆکەبوونیە ڕەمزەک لە بۆ بەشەریەت دۆزەخترین ژیانیان بردە سەر لە گالیلۆ دەگری کورە لە سەردەمی ڕێنیسانسەوە دەگری بەڵام ئەو پێشکەوتنەی مرۆڤایەتی بەشێکێکی گەورەی نووسەر و ئەدیب و شاعیر و ئەوەکانی ئەوروپا و رووسیا و ئەوانەیە هاوڕێیان بەدەلەوە ترامپ وەرە سەیری ترامپ بکە هاتە دەرێ کورە بابە ئەو هونەرمەندانەی شێر ڕۆبەرت و دینیۆرۆ تێم دەگەی سلندیۆن هەرچی هونەرمەند و ئەوە بوو تفنعلە دیلەکەن چییە بەس لەبەرەوەی ئەفکاری ڕەگەز بەرزیە لە سوید حزبی دیموکراتی سویدی هەموو لێرەن ڕۆشنبیر و ئەدیب و نووسەرەکانیان تەنیا لەبەر ئەوەی دژی پەناهەندەین ئەو بە تایبەتی مسلمانانن کە بەشە حەقیشیانە لەسەر ئێمە باشە کەچی بەشداری هیچ مناسبەیەکیان ناکەن بەس ئەوان بەشدار بن کاچ خۆم کەچی لە نووسەری و ئەدیبی کورد بەلێشاو خۆیان دەفرۆشنە بۆ ئاوا کە دوایینیان ئاوا میدیایە بەلێشاو
وجدان و خۆیان هەڕاز دەکەن بەرپرسانی ئاوا میدیا کە هێمن لە هۆنی کوڕە میکرۆبەکەی نوێی کە دەچی لە زانکۆی سلێمانی بەرهەم ساڵە لە دەنگ و ڕەنگە جوانەکانی سلێمانی زیاتر هەولێرەکان نووسەرەکانی هەولێرە بە معدلی بە دەگمانیانێکی چاوەکو عەبدولخالق معروف و عەزیز گەردی دەرچی هەموو حەقیان نییە چێ لە هەولێرە بێ لەگەری ناوسکتن تەدەخڵ ناکەن لە دەرەوەی بازنەی سیاسەتن لە کاتێکدا وەکو گوتمان دەیان نووسەر و ئەدیب هەر لەو ڕۆژ ئاوای خۆمان 15-20 هونەرمەند شەهید بووە هەر لەو باکوورێ خۆمان بەدەیان هونەرمەند ئەوە لە زیندان و جانێ دوایین یەکێک لەوانێتی کرکاج خۆم لەو هەولێرەی ژەهر دەباری دەیان تیرۆر کرا سەردەشتەکان تیرۆر کرا قسەچیان نەکرد خەمیوان بەس جیفانەکانی تیان و گەعدەکانیانە تێک نەچیتن لە سلێمانیوان نییە بەرزونزمی زۆر هەیە بەڵام کە دەڕوخێن تابقی سەرێ تابقی خوارێ خەڵکی سلێمانی نمونەی جوانین بەس ئەو نووسەر و ئەدیبانەیان زۆربەی هەرزەر وا دەکەی لە پڕەشی بەشەشی زۆریان بە تایبەتی ئێستا کۆز دەکەن بۆ ئاوا میدیا وەرە سەیر کە کاچ خۆمەرە میدیا حسێنێک گۆرانی زدی سویەکی ئابوو مەسعود هەبوو کە زۆر مەشهور بوو دوای لە بەیتەکانتان لە بۆ دادەنێم هێژایە هەژانە نازەم چی ئەو کچەک بوو فاروق ڕەفیقەکانە کوو بە لێ شاو دێن دەبنا تەقدیسی ئارین و مەسرور بارزانی دەکەن و بە پارەی دزراوی ئەو میلەتە لەو لاتش کۆمەڵە قسەی برە کاکە خەڵکە ڕوو لە کتێب ناکە بەشەکی ئەوانن خەڵکە ڕوو لە ئەدەب و هونەر و تەمسیل ناکە بەشەکی ئەو نموزەجانەیە کە دەزانن نووسەری درۆن وەکو تەماتە هەبوو تەماتە خیار وەختی خۆی بۆنی ڕۆژە ڕێک دەڕا ئێستا کە دەخۆی دەقلی دەخۆی یەک قلیش تامین نییە ئاوان لێ هاتیە نووسەر و ئەدیبی کورد دەڕەخنە لە سیاسی کورد دەگرن لە عەدی بەڵام بۆ خۆیان نمونەی هەرە ترسنۆک و ئەوەکانن وەرە بەس بەم برێ ئەوانەی خۆیان دەفرۆشنەوەیان کەس سیرکردن هەموو شەڕەکەیان لەو مەجموعەک گەنج و دەنگ و کەسایەتی بەجێهێشتیە من حتا ئەوانەی کە دەنجی جوانن زار بەزار قسە دەکەن لە ژیانیان خۆیان پێجەنڕاڵە لە ماڵەوە ختا بدەن دەبی ئێمە مانان بچینە سەجادا ئێمە مانان شەو ڕۆژ بین ئەوی ئیرادە بینیانە ئەوی مەبدە بینیانە من ناڵێم بە مطلقی بەڵام لە ژیانیان نانە ناو جم و جۆڵەشی ئەوە بە پێی پێویست هەر هیچ یعنی فەشەلترین گروپ چین و توێش لە سیاسەکانی کوردی قێزەوەتر نووسەر و ئەدیبی کووردە حزوری نییە سبەی لە مێژوو دەنووسێ ڕۆڵی ڕۆشنبیری کورد لەکوێدا بووە لەو 33 ساڵێ وەرە پێم بڵێ چەندیان گیران چەند هەموو گەنجەکان تیرۆرکران سەردەش ویداد کاوە سۆران چەند نووسەری دیاری کورد بە عزت نەفسی وەکو ئەوە عەزیز گەردی بوو با کورتی هاوڕێیان فاروق ڕەفیقەکان هەموو ئەوانەی خۆتان هەڕاز دەکەن لە بۆ ئاوا میدیا دڵنیا بن لەوەی دڵنیا بن وەکو مەهاباد قەرەداغەکان دەمرن قەت وەکو عەزیز گەردیەکان نادرن